هاوڕێن و کاتان باش سەندە قسە و باز دەکەین لەسەر ئەو چەند زانیاریانەی لای من خڕبوویتەوە. هەوڵدەم لەگەڵ ئێوە گفتوگۆی بکەم بزانین هەر ئەوەمان پێدەکرێت بەڕێزان دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە هاوڕێیان ئەو جارەی ڕەخنە لە ئۆپۆزیسیۆنیش دەگرین ڕەخنە لە ئۆپۆزیسیۆنیش دەگرین. ئیشی خەڵکی ئۆپۆزیسیۆن چالاکوان ئەوەیە چاودێربی ڕەقیبی لەسەر هەموو لایەک. بەڵام بێگومان شەڕی گەورەی ما لەگە دەسەڵاتە لەگە ئۆپۆزیسیۆن نییە، بەڵام ئەوەمانایەوە نییە نووسەرێک ئەدیبێک دیاردەیەک ئۆپۆزیسیۆنێکی کە دەیبینی بێ هەڵوێستە کە دەیبینی فێڵ لە خەڵک دەکە قسە و باسی لەسەر نەکەی. لەو ڕوانگەوە ئێمە دێن قسە و باز دەکەین بەڕێزان، قسە و باز دەکەین. خێربێن هاوران یەک دەقەیکە ئێستا دەست پێ دەکەین. هەرێ ئەو لیوا ڕزگارە هەیە هاوڕێیان دوێنێ قسەک دەویشم لەگەڵی کرد. دوسێ خەبەری لەسەر هاتیە لیوا ڕزگار کوڕی شەهید جەبار پارەی خەڵک دەخوات. گەچ براکەشی بە هەمان شێوە پارەی کۆمەڵێک دەوڵەمەندی سلێمانی لەگەر کۆمەڵێک دەوڵەمەندی عەرەب پارەی دەوڵەمەندە کوردەکانی سلێمانیان هیچ کرد. 1 ملیار دۆلار ئاودی بووە، ئیتر کۆمەڵێک دەوڵەمەندی مووسڵاوی و عەرەب کردیتیان. ئیتر ئێستا ئەوە بوویتە دەڵاڵیان لە زیاتی 40 دەفتەری دەفتەریان دەداتەوە سڵحیان لەگە زیاتەوە. برایەکەشی وایە دەڵێن 83 کەسی لەسەر ئەوەی کەرکوچین نەقڵ کردە کێشەرێکە کاکەمەدی هەیە ئەو خەڵکە فەقیرەی دەردەکەن چێوە خەریکە شەڕی شارچێتی دروست دەکەن، ینی بەجددی زۆر دیارلێکی قێزەوەنا دوو گوایە 83 کەس هەن نەقلیان دەکەن زائیدەن 6,000 دینار نازان دەرێن بەنای خواردنێ لە 1800 پۆلیسیوە دەجێدرێتەوە و خواردنیشان نادرێت. دێنە سەری بەرحاڵ بەزستا ڕەوشی موچە گرنگە هاوڕێیان، ڕەوشی موچە ڕەوشی سووریا ئەوانە گرنگەکەنە دێنەوە سەرجیانی ئەو چەتە و ئەوانە. بەڵام دەبی بزان ناوڕێن من توانە محەدەدەم کەسێکی خۆبەخشم کەم بڕواکە بەس تەلەفۆناتەکانی دەکرێتن. ئەگەر لێم بگەڕێن ئەمن دەتوانم تەلەفۆن لە خەڵک زۆر بکەم، بەس 2 سەعاتێک نازانی هەمووی دەبتە تەلەفۆن و چاکۆزەی وا دەوێت ڕێی چیە لەسەر ئەوە زای کوڕە کاچی خۆم. هاوڕێیان یەکەم بابینە سەر ئەو وەزعی سووریا دادێنە سەر شاسواریش کە هەر دەستی دادەنیشیتن، یعنی باز لەو برینداربوونەی خۆی دەکا و زائیدەن هەڵوێستی لەسەر موچەی چکردنەوەی نوێ خڕبیتەوە لە شاسوار بە پلەیەک جار بەزاریش سروە کەس کە نابیندرێ. ئەو حزبە بوویتە حزبی بنەماڵە لە ئێستاکەدا وەکو هەموو حزبەکان کە بۆی دەبی قسەی لەسەر بکەین. من دەجارە ینی لەو ڕوانگەوەیە بەزەوە مانەوە نییە شەتە بدرێ مانەوە نییە پارتی وێچێت. بەهەرحاڵ هاوڕێیان ئەو ڕووداوانەی سووریا زۆر خێران. تورکیا ئەو دوێنێ هەمووتان دیتان جۆلانی لەگەر وەزیری هەواڵگری تورکیا ئیبراهیم کاڵانە لە سەیارەی پێکەوە ناوەی دەڕۆی. تورکیا خۆی پێ سەرکەوتووە، بەس من پێم وایە تورکیا لە ئەزمەیەکی گەورەدا دەژی بۆیش شەوەش بووە. ئیتر ئەوە شەڕە ململانەیە گەمەی سیاسیە بەس دەبی یەک شت هەموومان بزانین دوو دەوڵەتی هەرە بەهێز لە مەنتیقەکەی بڕیاردەرن. جارجار ئەویش ئەمریکا و ئیسرائیلە کە ئیسرائیل بەجێ کەس ناکە. ئەمریکا وەکو جاری وا هەیە وەکو پاشکۆیت یان وەکو باوکو کوڕەکە وان. بەریتانیا شاو بەش پێ دەکەن ڕەنگی لەوەی سووریا فەڕەنسا شاو پێش پێ دەکەن هاوبەش دەکەن لەبەرەوەی هاوڕێیان ئەو مستەعمەراتانەی ئەو کۆڵۆنیاڵانەی
ئەو دەوڵەتە کۆڵۆنیای کۆن هەرێکە هێشتا قسەی خۆی هەیە بنمونە سووریا بەشی فەڕەنسا تەسەوڕەکەی برادرێک دەگوت یەکێک لەو کێشانەی لە بۆ فەڕەنسا دروستکرالەوەی ئەوە لە عەزمەی سووریا دووری بێخنەوە ئەو ماوەی کە ئەو گۆڕانکاریانە دەبی یعنی شت زۆرە بەهەرحاڵ ئێمە هەمومان خەمی کوردمانە بەس من دەمەوێت یەک دوو سەرنجی بە پەلە بدەم تورکیا ئێستاکە هەوڵ دەدا بە هەموو هێزی توانای خۆی دژی کێشەی کوردە ئەو دژی کووردە لە هەموو شوێنێک وەختی خۆی ئیزاعەیەک لە قاهیرە هەبوو تورکیا زد بوو لە قاهیرە ئیزاعەیەکی کوردی مەشهورە تورکیا باسەکەن ئەڵێن ئەگە کورد لە ئەفریقاش بێ ئەمە دژین بڕواکە ئیزاعەیەک لێرە کراوە سوید زایاڵای کوردی بوو تورکیا دژ بوو بدایەت یعنی تورکیا وایە دژی وجودی کووردە ئەجەوەرە ئەزمونێکی ڕۆژئاوا دروست بە پڕ لە وێنەی ئۆزەلانە لەسەر هەڵگری ئەوەیە بێگومان گردەگریتن گڕی گرتیە تورکیا گڕی گرتیەوە بەرەو تەسبیت دەڕەوە ئەو دەزانیتن وەکو باشوور ئێستاکە ئەگەر کۆن هەر حاڵەتێک بێ وەکو نۆتیەک لە باشوور هەرموو لەحزەیەک ئەگەری گۆڕانکاری هەبوو باشوور بەڵام لە 2003 تازە چەسپا تازە کو لە 58 لە دەستوری عێراق نووسرا عێراق دەوڵەتەکەی کورد و عەرەبە ئەوەش لە 2003 پێناسەکەی گۆڕدرا سووریا بەرەو هەنگاوە دەڕوا بۆیە تورکیا هەموو فشارێک دەکات هەموو زەختێک دەکات بکە کورد بە کەمترین کێشە دەربچی بەداخەوە لەو هەنگاوەی هەم ئەنە کەسا کە دروستکراوی تورکیا و پارتیە هەم پارتی پاڵپشتی تورکیا دەکەن هەمووتان دەبینن لەو چرکە ساتەی پارتی کە مێژوەکی زۆر قێزەوە نیە هاوڕیان بڕوا بکەن زۆر کەس دەرێ لۆ دژی پارتی نەوەندەی کاکە بەدەستە خۆت نییە و دەوەرە سیرکە ئەزمموی ڕۆژهەڵات لە 78 دروست بوو پارتی کەتە پێشی لێیدا باکوور شۆڕشی دروست کرد 50,000 بە هەموو کەم و کورتیەتچانەوە 50,000 کە بەردەم چوویتە بەردەم سوپای داگیرکەری تورکیا و دژی ئەو گەریلایانە خەبات دەکاتن ئەزمموی ڕۆژئاوا دروست بووم دەزان خەندەقی لێدا ئابلۆقی ئابووری خستە سەر دەمی ئەوە دەکات ئێ کاچ خۆم ئەوە ئێستاکە لە بڕی ئەوەی لەگەر هەسەدا تەنسیق بکە لەو چرکە ساتە مێژوویەی کە کورد عینە نۆک و سیڤەر لۆزانە هاوڕێیان ئایا بەرەو سیڤەر دەڕێیان لۆزان نەک باشووری ڕۆژئاوای کوردستانیش خودی کوردستانی گەورە ئێستا لەو بە هاوچەشە سیاسێدایە هەموو حزبەک بەس بە قەپات کەم بەرەو یەک گرتووی بڕۆ چارە نووسی یعنی چۆن لە سیڤەر کورد کە دۆڕا بووە لێی بۆ لۆزان 100 ساڵ ئەو هەموو قوربانی ماڵوێرانیەمان دیت ئێستاش لەو قۆناغەدای هەر حزبێک نەکەر پارتی لە هەموو بەشەکان ئەگەر هاوسەنجی یەکریزی نەکەن بەر نەفرەتی مێژووی دەکەوێت بەر نەفرەتی مێژووی چرکە سادەشی زۆر گرنگ و ئەوەیە بەڕێزان بەڕا ینی ئەمریکا ئیسرائیل دوو دەوڵەتی بێ ڕەوشی سیاسین ینی دەیان زەربەیان مەسلحەت چین ئەوەنون بەس خۆشبەختانە یەکەم جارە بەرژەوەندی ئابووری سیاسی جیۆپۆلیتیکی کورد لەگەر ئەو دوو دەوڵەتەی نزیکە کورد دەبێت استیفادەی لێ بکاتن استیفادەی لێ بکە ئەگەر دژی بێندە کەسە ئەمریکا و ئیسرائیل بەب مەدی چ دەکەی یعنی تو لەنا ئەو هەموو دێوەزمە و ئەو هەموو هێزە دژەت ئەو هەموو داگیرکەرە ئەو هەموو هێزە تاریکیە ئەو هەموو هێزە جیادێت چ دەکەی مەجبوری دیبلۆماسی بی ببورن نەرم بی خۆشبەختانە ینی ئەوانش نەک لە بەرخاتری تووە مافی گەلان ناب خۆشبەختانە یەکێک لەو هۆکارانە گەورەت دەوڵەمەندترین ناوچە و استراتیجیترین ناوچەی سووریا ئێستا لەبەر دەست هەسەدەیە لەو ڕوانگە ئەوان دوو بەدیلی هەسەدەیان نییە جارێکی تریش باسم کرد هاوڕێن وەڵام پێم عیبە ئەوەندە بڵێم ئەوەندە لایڤیش دەکەم بڕۆن ئەگەر هەموو تەوقعات نەکتەوە زانیاری من ئەو شتانی دەمدرێت هاوڕێن بڕوا بکە زانیاریە خەڵکانەکە نزیکن لەو لەنا ئەو ڕووداوانە سیاسیانە لەولا لە ئەولا خەبەر پەیدا دەکەن بە خۆیان ناتوانوە بڵێن لەبەری لە شوێنی هەستیاردەن بە من دەدەنە من ئەمن قسەی خەڵکە بڵاو دەکەمەوە ئەمن مناقلم ینی هەر ئەمن قسەی خۆم نییە قسەی دەیان کەسا من دێم لۆتان باز دەکەم بەهەرحاڵ وەزعی ڕۆژ ئەوە
ئەمریکا و ئیسرائیل بەدیلی کوردیان نییە شیعە و سونەیە شیعە و سونە ئەوە دیتان شیعە ئەوە لەگەریان ناتەبایە بەرنامەی ڕوخانی عێراقیشیە ئێستا من هاتم خەبەرێکە هاتیە بە سوودانی گۆترا لە ماوەیەکی کورت ئەو هێزە شیعانە میلیشیاتانە چەک دەکەیان لێیان بدرێ وچی سووریا یعنی ئەگە چەک نەکرێ ئەگە عێراق بەخۆی سنووردانانە کە پێم وایە پەیمانی پێ بکرێت لی دەدەن ئەیتر بە تەریقەکە نازانم بەعسیەکان بە ڕەنجی کە دەینەوە بە ناوی ئەمریکا تا ئێستا هەر کەسەکی لادابی هەر ئەزبەچی کردبی وەکو خەتی گشتی من نازانم نەیهینایتەوە ئێڵا گەدەم و چاوەکەی گۆڕێ بێ سەیری مسڕ بکەن بەنمونە سنووبارەکی لادەوە سیستانیەکی هینا لەوی بەبورن سیسیەکی هینا لەوی نزیک بوو ئەو حالە لێ دەکاتن بەس ینی دەنگۆی زۆر بەهێسێ کە بەعسیەکان دەهێنەوەم چەند زاری تریش باسمان کرد بەڵام پارتی دڵی خۆش نەبێ ئەو بەعسیانە ئەو سونانە لە پەرلەمانی عێراق باشترین نمونن ئەوانە شۆڤینین ئەوانە دژی کوردن مەحاڵە هەر شتێک بێ هەر مانجیەنجی نییە بەرحاڵ ئەوە شیعە ئەوە سونە لەگە کەس تەبانیە باشترین جوگرافیە لە بۆ ئیسرائیل کوردە باشترین هێز بۆیە کورد میلەتەجێ نەمەزهەبیە نا دەتوانی خیانەت لە ئیسرائیل کە هەڵبگەڕێتەوە ئەو سنەکە کە ئیسرائیل لەگەر ئەمریکا حیزبوڵایان دروست کرد وەخت خۆی چەند جاری کە گوتم حەماسیان دروست کرد دژی چەپ یا لێیان بۆ ئەو بەڵایە قاعیدە و ئوسامە بن لادنیان دروست کردیان بوونە ئەو بەڵایە لە دژی تەعاسۆڤیەتی براکەم هیچ تر ئەوە ناکەن ئێستا ئەو شەڕیان بە تورکیا کرد ئەو شەڕیان بە تورکیا کرد بەس چێ لە ئاخیری دەباتەوە هاوڕێیان چێ لە ئاخیری دەباتەوە تحریر شام ئاوڕێیان 15 گروپە هەموو بزانن هەیانە جیهادیە داعش ینی فکری داعش لە ناو هەر هەمیانەیە خودی جۆلانی ئەو فکری هەبووە بۆ خۆتان دەزانن بەڵام بورن جۆلانی یاری زۆر سەیی دەکات و لە ناوە خۆشیان زۆر لی نامرتەعن هەڕێ من خەبەرشیان دامێ ئەڵێن بەشێک لەو هێزانەی لەگەڵینا دژینە مەسەن هەیانە و بە ئاشکا دەڵێ ئەمە بەرەو قودس دەڕۆین بەرەو قودس دەڕۆن ناو سووریای کورەبا بە ئیسرائیل وە هەرچا دەوروبەری خۆی خاوێن کردەوە لە تو دەگەڕێت و دوو شەقاوە 25 کیلۆمەتر مایە بگاتە دیمەشق 25 کیلۆمەتر مایە بگاتە دیمەشق لە تو دەگەڕێ هێزەکی جیهادی لە تەنیش سنووری بی بڕوان پێ بکەن من ئەو ڕۆبیرم لەوە دەکردەوە تکا لەو دایک و باوکانە دەکەم تکا لەو گەنجە کوردە مسلمانانە دەکەم فری نەدرێن دەوڵەتەکی ئیسلامی لەوێ دروست بۆ وایە بڕواب پێ بکەن ئەوە ئەمن و ئێوە من نازانم ڕەنگی 6 مانگ بی ساڵێک بی هەر هەمووی وەکو داعش ناو دەبن هەر هەمووی وەکو داعش ناو دەبن بەس کاتە مستحیلە ئیسرائیل لێ بگەڕێ حەماس و جیهاد و حزب الله تەفرتونا بکە لێ بگەڕێ یەکەش کە دروست بی لە مەنتیقەی ئەنتیویبی بڕوان پێ بکە تەفرتونیان دەکەن بەس مەسەلە کاتە بۆیە تکایە گەنجی کورد چۆن ئەو هەمووتان لە ناو داعش لە ناو هێزە جیهادیەکان بوونە خۆ بەشەکی لۆ هەندەیە نیە و کوکو هەمومان لە ماڵ ئەگەر مەسە پێشکە هەبی دەرمانێک دادنەی بۆی هەمووی خربتەوە بێ هەنجینەکەی بمژی ئەوجە بیکوژی ژەهرەشی لەگە دادەنێ لەگە هەنجینەکەی هەمان شتە لە ناوتان دەبن مەڕۆن ئەوە موعامەرەیەکە ئەو هێزە جیهادیانە مستحیلە ئیسرائیل لەو وەکو گوتم کاچ خۆم ئەو هەموو هێزەی ئەو هەموو شەڕەی کرد ئەو هەموو 2,000 کەسی ئیسرائیلی بە کوشتن چوە تۆ پێت وایە لێ دەگەڕێ هێزەشکە دروستبی لە تەنیشتە خۆی لە نزیک ئەوە دیمەشق بۆیە واز بینین لەو عەقڵیەتەی کە ئەوە سەرکەوتوینی وەوە مجەڕەد هەموو هێزە توندڕەوە ئیسلامیەکان هەموو هێزەکان خردەکەنەوە ئەوە دەکەن ئەزە بێمەوە سەر ئەو خاڵی هاوڕێیان بڕوان پێ بکە خەبەرێکی گرنگەیە من لەو سەرچاوی کەسان دەرێ حتا بەشێک لە ئیسلامیەکان بە داعش شێوە تێدەگەن جۆلانی شوێنی ئەبوو بەکر بەغدادی بە ئەمریکیەکان گوتی و لە ناوچوە یعنی لە ناوە خۆیان زۆر ناڕێکن هەر بەس تەحریر شام دنیاک بیر و بۆچوونی جیان لە نێواندا هەیەیانە بە ئاشکا لەو دوسێ ڕۆژیتان بانگەشەی کرد وتی ئەمە بەرەو قودس دەڕۆین هەیە دەرنا ئەمن بەس دژی ئێرانم جۆلانی دەیوێ کوم دەوڵەتەکی متەمەدن کە تا خۆی دەگری
بجوڵێتەوە بەڵام هەرڕەنگی بە خۆیان بیکوژن بڕوان پێ بکە مستحیلە ئەو فکرەی جۆلانی لەنا ئەو 15 تەیارە ئیلە ئاخیر ئەوە بی بۆیە ئایندەیان نییە من بێمەوە سەر ئەو نوقتەیە تورکیا ئیسرائیل تورکیا یاریکەرەشی زۆرمان ناوەندی سەرچی نییە ئەوەتان لەبیر بچی نەچی ئەوەی بڕیادەری کۆتایی و سەرچی ئەمریکا و ئیسرائیلە بەداخەوە ئیرادەی گەلان وەکو جاران نمایە یعنی من یەک نمونەتان پێ بدەم ئەوڕۆ سەردەمی تەکنەلۆجیایە بەس سەیری ئۆکرانیا بکەن ئۆکرانیا ڕاستە هەموو دەوڵەتانی ئەمریکا و ئەوروپا پشتگیری دەکەن بەس بە سەرباز نایکەن مجرد سەچی دەدەنێ یعنی ئەو رووسیا زلوزە بەلا ئایان ماندی کردیە 10,000 جوندی لە کۆریا بەقەتی نایە ماندیش بووە دەرەقەتی کۆریایەک ئوکرانیایەک نای ئەوەندە بوو دای ناو 24 سعات لۆ تەقەدمێتی تەکنەلۆجیە بۆیە ئەو ئیرادە و لا ئیلاهە ئیلا الله و تەکبیر و ئەوە ناخوا دەشبینین کودەتانکەنە خەڵوس ئەوە ئەمنو ئەوە ئێوە کاتیە ئەو وەزعەیە عینەن وەکو لیبیاش نییە ئەوە خەڵک دڵخۆش بوو دوای ئەو هەموو شەڕیان لۆ دروستکردن هەر لە ناوە خۆیان تێکدریان بەردەن من ئەوەت پێدەڵێم زانیاری وەکو عێراق چیان لە عێراق کرشی ئەو سونە چیان لە لیبیا کرد تا ئێستاش لیبیا خۆی پێ نەگیرایتەوە دوای قەزافی ئەوانش تەمەنای قەزافی دەکەن وەکو لە عێراق خەڵکێکی زۆر تەمەنای ئەو سەدامە فاشەی دەکاتەوە بۆیە مۆزوعەکە ئەوە نییە بەڕێزان سەبر بگرن ئەوە کاتیە بە تایبەتی ئەو بەربەری بوونەی کاکە لەولات جۆلانی ئامی دەرکردە نابی تۆڵە ئینتقامبی لە کاتێکدا وەچ سەردەمی سەدەکانی ناوەڕاست خەڵک دەگرن لە ناو بازار لە دوخۆی ڕایەکێشن لە ناو مەیدانی گشتی لە بەرچاوی ژن و منداری خەڵک قناری لێ دەکەن گولەی لێدەن ینی لە سەد جادەکان خەڵک دەکوژن ئەو بەربەرێتە من دەزانم ئەسەد چ فاشستەک بووە من بەخۆم لە سووریا ژیاوم بڕوا بکە ڕێک کۆپی سەدام حوسێن بوو ئەنگۆ ئەوی جیری ئەوە بوو من لێی ژیاوم یەک ساڵی ڕەبەق ئەزانم بەعس چ بووە ئەزانم فەرعی فەڵەستین چ بووە من ئەو سەردەمی ئێمە فەرعی فەڵەستین بوو ئەزانم چەند ئەو بەزە بروزەنگر بەس تۆ هەر شتێکت هەیە بڕۆ کاچ خۆم بڕۆ دادگات هەیە دای بنێ کە من زۆر خراپ هەر یەک دێدرێ عەفە الله عەما سەلەف کاچ خۆم وەرە گروپەک بگرە لە تابقی سەرێ بیدە دادگاوە تا خەڵک ئەهوەن تۆ ناکرێوی 100 کەس هەزاران جەریمە دەکا و برێ کاکە عەفوم کردی بۆیە ئەوەی دەکرێتن بەربەریەتە دیفاع مەکەن ڕاستە ئەسەد ئەوەی کرد زۆر تو لە ئەسەد بەربەری تربی کەواتە شۆڕشی چ و ڕاپەڕینی چ بەرحاڵ بێمەوە سەر ئەوەی وەزعی کورد باش دەبی ئەگەر ئەو ماوەی هەر ئەوە بێ هەر بەرتی لە چش بدرێتە تورکیای هەر دەستی ئەوە بی لە ئایندە بڕوان پێ بکەن لە دوای عێراق ئێرانە یان پێکەوە دەبن هەردووچیان یعنی ئێمە زانیتمە دەگەێن عێراق و ئێران لە یەک کاتی ئەزیێ درەوە ڕۆ دەمێتر لە ئێران دەست بە مزاهرات کراوە نەتەنیاوە نازانم ژیان ئازادی و دەستیان پێکردەوە ینی ئێرانش دۆوە لێ دەکەن لە دوای عێراق و ئێران ئەوە ئەمن و ئێوەنە ئەو قسێ ئەو ڕۆ چەندی مانگە ئەو ڕۆ سێزدەی 2024 تورکیا وەکو سووریا وەکو ئێران دەکەویتە بەر پارچەکردن ئەگەر خۆی نەگۆڕیتن ئەو قسەیە ئەمڕۆ ینی 17 ڕۆژ ماوە ببتە سەری ساڵی 2025 ئەو تورکیا خودی تورکیاش پارچە دەبی ئەو خطەی ئێستا هەیە ڕێم زانیاری لای منێ ئەو زانیاریە نەگەوە هەموو منتیقەی بەش دەکەن دەوڵەتی عەرەبی بەهێز دەبینن سووریا چ لە سووریا دەکا هەرچی چەکە دەیتەقێنتەوە لێگەرە کاکەت با لە قامش لیژ بدە هەرچی چەکە دەیتەقێنتەوە هەرچی زانایە دەیکوژین هەرچی مەوادی کیمیایی هەیە لی دەداتن یعنی هەرچی نینۆک و پەنجەی ئەو دەسەڵاتە هەیە هەمووی وێران دەکا لۆ لەبەر ئەوی ناوێ ئیسرائیل ئەوە تەبعیتی باش خراپ ئەوانەی دژی بوونە لە بنەوە هەڵیان دەتەچێنی لۆ 50 ساڵی کەش خۆیان پێ نەگیرێتەوە چۆن نازیەت کە دۆڕە هەتا ئێستا ئەڵمانیا خۆی پێ نەگیرایتەوە وەی لێ دەکەن هاوڕێیان وەی لێ دەکەوە منوتوینە گرنگ تورکیا ئێستا دەمی ئەوانە دەکە من قسەی برادێک ئەیگۆت بڕوان پێ بکە ئاوا بە تورکیا گۆترایە تۆ دەمی هەر ئەو تیرۆریستانە بکە ئێمە پەکە لە لیستی تیرۆر دەردەکەین
بەوادریشی دیار بوو دەشببینن ڕەنگی ساڵشکە ساڵ و نیوەشکەبی پەکەکە لە لیستی تیرۆریشتە بێ ئەو وەزعی ڕۆژئاوا بەرەو فیدرالی دەڕواتن بەرەو فیدرالی دەڕۆوەکو باشوور هەر سیستەمەک دێ ئایندە بۆ ئەو هێزە ئیسلامیانەی وێن دەرنابی ئەوە دڵنیا بن مستحیلە ئیسرائیل قبول بکە دەوڵەتێکی جیرانی بێتن هەر عقل عاوەتە عقل لێرەیە ئەو هەموو شەڕی دژی هێزە ئیسلامیەکان دروست دەکە دەچێکەش کە تەنیشتە خۆی دروست دەکە دەبتە ئەمری واقع کوراگەر ئەوانە ینی لەگەڵدا نەبن مستحیلە لێیان بگەڕا بە ئەسەد بکەویت لەعلم ها بۆ زانیاریتان هاوڕێیان ئەسەد گومان هەیە ئەوی شوێنی قاسم سلێمانی کەشف کردیە بۆ زانیاریتی شوێنی حەسەن نەسڕۆڵای کەشف کردیە دەیان لەو شتانەی لە بۆ ئەمریکا کرد ئەفیان نەکرد لە ئەمریکا و ئیسرائیل ئەوانەی ئەو شوێنانە کەشف دەکەن لە تابقی سەرێنا ئەو بێژەرە سووریەکە هەبوو لە جەزیرە بوو یان لە عەرەبیە بوو ئێران کوشتی لەبەر ئەوەی تەجەسوسی لەسەر ئێرانیەکان کردبوو لە بۆ ئیسرائیلەکان ئەسەد بەشە چیوە کرد شتەکان زۆر لەوە گەورەترەکە ئەوی ئەمنوت و دەیبینین گەرنگ کورد لە ڕۆژئاوا لە ئایندە سابت دەبی نەک لە ئەوەی عەزیان لە چاوی کورد و حقوقی بەدیلی کوردیانە و کورد هێزەکە ڕێکخراوە تونند و تۆڵە سادەقە و یعنی لەو منتیقەی لۆ ئیسرائیل لە کورد و دروست زیاتر بە ئەوەی ترینی ینی ڕازگۆترینی هەموو هێزەکانی کە دەزانن خیانەتیان لێ دەکەن بۆیە هیچ مەترسن هەرچی ڕوویدا لە ئایندە چەندە پاشەکشێک کە بە هەسەدە دەکرێت ڕەنگی لە منتیقا ئەو بەشێک لە داهاتی منتیقەکانی خۆیان دەبی تەسلیم بکەن ئەوە عەلەمەکەی دەبی بچەقێنن بەڵام لە ئاخیری کاچ خۆم بڕوان پێ بکە ئەو سەردەم بەسەر چۆ ئیسلامیەک خۆی بگونجێنی لەگە هاوچیشەی نوێی دنیا کورە براکەم وا لەو ئەوروپایە نازیەت بە قووەت دەکەن بۆ گیانی ئیسلامی بۆ گیانی سەرڕەش بە تایبەتی ئیسلامیەکان تۆ دەتەوێت لێ بگەڕن لە تەنیش ئیسرائیل دەوڵەتە جووا دروستبی بۆ بڕۆم بپرسن لە هەموو ئەوروپای وان مەدی نازیەتە بەس لەو گیانی ئیسلامیەکانیش قبولیان نییە قبول ئەو فکریانە من دەزانم هەموو شتێک بە زەوقیوان ناڕوا بەس کاچی خۆم بەس بە دوو داعش ئەمە یەک نمونەتان پێ بدەن داعش کە دروستکراوی خۆیان بوو بەس ئەوانە هەموو تەمەڕوت دەکەن دوای ئەوە باشیش دەزانن هەرچی جیهادی خڕیان کردەوە لە ناویان برد ئیسلامیشیان زۆر پێن ئەوە کرد وەختی خۆی بەس سەلمان ڕۆژدی دەوێرات ڕۆمانەگەیان شتەچی بوو کتابەکی نووسی بوو کورە ئێستا کە هەزار محەممەد ساڵح پەیدا بووە بەس لە ناو کورد کاچ خۆم خەڵق قسە دەگا تۆ چ دەرەی چێ دەوێرە ڕەخنەیەک بگیرێ ئەوەی فەڕەنسیە کاریکاتێرەکە چی کرد لە ناوتان برد چون ئەوە کرد لۆ ئێستا لە من پێدەرم لە ناو کورد عەرەب ئەو شتە هەیە بۆیە واز لەو ئوسلوبە بێنن بەهەرحاڵ هاوڕێیان دڵنیا بن ئایندە کورد خراپ نابی من ڕەنگی بەرزی و نزمی قوربانی دان هەندێ منتیقە بژیرێ هەندێ سازش بە کورد بکرێ بەس کورد ناکەوی وە تەجروبەی لە دوو حاڵەت ناکەوی یەکەم یعنی ئەو دوو دەوڵەتە گرنگن لە پشتت بنیان دژت نەبن هەر بەلای کەم دژت نەبین دوو هەسەدا پارتی وێچەتی نییە هەرێ هات نە ئەوان ئیرادەی خۆیان هەیە ئەوان وەکو پارتی وێچێتی هەرێ هاتیان نییە دەچەقن قوربانی دەدەن تێدەگۆشن احتیاتی ئەوەشیاندانایە لەو 14 ساڵی بۆیە ترستان لەو خاڵانە زۆر نەبی بەڵام بێگومان ئەوە شەڕی تەقسیمکردنەوەی منتیقەیە یعنی بلاد شام مزۆپۆتامیا تورکیا هەمووی تەقسیم دەبی ئەوە دەبینن وا ڕۆژ بە ڕۆژ بەس مەرز نییە بە شەو ڕۆژێک بی بۆیە یعنی بڕوان پێ بکەن هاوڕێنگۆ بە سیرکەن ئەمریکایەک دێ بە بەسیتی وەزیری دیفاعی قسە دەکا جان گەورەترین جەنراڵی دەچی لەگە مەزلوم کۆبانی قسە دەکا کورە بڕوان پێ بکەن مەزلوم کۆبانی وەکو جەنراڵەشی ئەمریکیم حیمایی هەیە ئەگە ناو تورکیا دەیکوشت لۆ ناوێری بیکوشی خۆ بەقەت ئۆجەلانی ڕقیان لێ دەبتەوە لۆ ناوێرن بیکوژن کەچی ئەمریکا بە کەڵەگایی ڕێزی دەگری تیمامی پێدەدا بەقەت جەنراڵەشی ئەمریکی پێگەی هەیە بە قوربان ئەوە بۆ کورد قازانجا یعنی من 100 بارەی بکەم ئەمە دەزانین ئەمریکا و ئیسرائیل چن من کەسەکی سەپم
بەڵام کاکە بەدیریت کەت نییە بەدیریت کە چێە ئەو چار دەوڵەتە داگیرکەرێک کە دژی وجودی تووە ئەو هێزە ئیسلامیانەیە کە نەبڕوان بە ئازادی هەیە نەبڕوان بە مافی گەلان هەیە بەس دەڵێن ئیسلام ئیسلام بەستە ئەنا ئیسلامیەکی عەرەبی نەک ئیسلامیەکی کوردیش ئەی باشە تو مەجبوری ئەو مامەڵەیە بکەی مەجبوری ئەو مامەڵەیە بکەی باشە باش هەرچی ڕۆیشت بین من و تو ئەوە دەبین من لە بەوەم نییە بڕوا کۆندە لایڤ دەکەم ئەگەنە هەموو لایڤانێک کە ساڵێک لەمە بەروتم کاکە لە سووریا دەر ئێستاش پێتان دەرم بەعسیەکان بە ڕەنگەش کە دەینەوە عێراقەکی مەرکەزی دروست دەکەن ئەگەر ئەو حکوومەتی عێراقەت تەسلیم نەبێتن بە تەواوەتی واز لە ئێران نەینیت ئەوە من و ئێوەینا و بەداخەوە حقوقی کورد زۆر لاواز دەبی بەس لە سووریا تەقسیمی فیدرالی دەبی ئەوەتان لەبیر بی ئەوڕیان بچمە سەر موچە و شاسوار عەبدولواحید بەڕێزان یعنی من بەڕاستی پێم سەیرە سێ مانگە موچە نەدرا یەک حزبی سیاسی نابینم کورە بە ئاستی مانگێک لەمەوبەر بی مانگێک لەمەوبەر بەر لە بیستی دەبیت ئەو هەموو درۆیە ئەو هەموو حزبە یعنی مەسەڵەن پارتی درۆی نەکردیە پارتی بە عاشکا یعنی نەگوت زۆر فشە نەگەیان فشەش بکاتن کابرا لە سڵتەیە ڕقم یەکە قرار زیاتر لە دەستەویە بە زێچێتی بیرتانە پاڤێل چەند قسەی بریقەداری کرد وا دەکەم وا دەکەین وا دەکەین بەشە چیرە موچە بوو ئەیگۆی ڕوخێنین کورە بابە تۆ ئێستا کە نەتەوتینت ما نەباسی موچت ما هەر یەکێتی بزرگوە دەرێ تەبەخوری کردیە کەس نانبینی میدیایەکی زەعیف لاواز لە مێژووی یەکێتی میدیای یەکێتی قەد وا زەلیل و ئەوە نەبووە وجودیان نییە سێ مانگە مەعاش نەدرایە هاوتەریب لەگە پارتیە ئەوە پێشەوە هەورامی ئەڵێ کا قوبات تاڵەبانی کە سەرەتانەکەی ینی قوبات دەورێکی زۆر خەتەر دەبینی ئەڵێ هەڵوێست بووە هەڵوێستی وەکو کاک مەسرور بووە بۆ قوبات تاڵەبانی بە سەمیر هەورامی جوابت نەداوە ئەگەر وەکو مەسرور بارزانانی هەرخە دوونێ کاکە دنیای درۆتان بەخۆ بە برایەکەتان کرد لە سەقوتی خەڵک لەسەر سوڵتەی پارتی ئەوە پارتی ئێستا و 20 میلیۆن دەرێ من ناکەم بەنمونە ئەنگۆش ئەگەر شەریکە دەست نەبن لۆ بێدەنگن لۆ قسە ناکەن من دەزانم مەزەتان شڕە لە هەندێک خاڵیتکە ئێوەس کاچ خۆم ئەو هەموو درۆیەتان کرد ئاخر دوو مانجیشکە خەڵک ئەو جارەی تەسکیە یەکێتی ئەوەندەی کرد چەپڵەی لۆدە لەبەرەوەی بوو بۆتی دژی پارتی دەبێ خۆ ناکرێ ئێستا وا زەلیل بی سبەی بێوە گەرمە انتخابات دەست بە درۆی بکەوە کەس بڕوات پێ ناکە ئەو گۆڕانە زل و زەبەلاعا بە ملیۆن بڕوان پێ بکەن دەڵێن 500,000 بڕوان پێ بکەن لە سەروی 750,000 هەبوو ئەوە 100,000 بە باسمان کردیە لە یەکەم انتخابات 25یاندایە ئەو گۆڕانە ئەوە بوو ئەوەی کە دەنجیدا بە یەکێتی ئەو جارەی آخر فرصەتی یەکێتی بوو ئەو ئینتیهازی بە تایبەتی قوباتی کرد بڕوا بکەم مەسرور بێ قوباتی هیچ نییە بڕوا بکەم پارتی بێ قوباتی هیچ نییە بەس یەکێتی قوباتم تەسلیم بوونە بە دوو شت ئاوا دێن سەرەتانی ناو یەکێتی بەشێکی قوباتە بەشە شارێک تەسلیم بووە لۆ یەکێتی قسە ناکە لەسەر ئەو موچە ئەگە درۆزن ئەگە هێزەکە شەریکەت دز نەبی بڕوان پێ بکە هاوڕێیان بڕۆن لە مدیر باقی ئەوەی سلێمانی بپرسندا ئەوەی داهات دێتەوەکنی سێ مانگە 30 میلیارد دیناری خڕبوویتەوە چی لێ هات قوبات پاڤل بڕوان پێ بکەم بۆ عەدەمدایە دەنگەکەیە بڵاو نەکەمەوە کوراوانە زۆر فرعەونن یەکێتی و پارتی و ئەو مەسئولانە تەسەوڕ دەکەی پاڤل تاڵەبانی نەفەرێکیەیە پێڵاوی دەوێت دەینێتە بەڕی ئەوەی دووبەی حەزی لە پێڵاوێک دەبێت لە بڕۆ لە دووبەی دۆ بکڕەوەرەوە ئەگە بەخۆی نەچی پێڵاو بە پریڤات دەینێری لۆ یەک پێڵاوی دەینێتە دووبەی $5,000 ڕەنگی دەفتەرێک ڕابەست لۆ یەک پێڵاو حەزی لەبی لۆ بۆین باغەچی ئەوانە کەی بیر لە میلەت دەکەنەوە دێ لەسەر تەلەڤیزۆنی کۆمەڵێک درۆ لۆ تو دەکە لۆ فریودانێ بۆیە یەکێتی ئەو پەڕی بێ هەڵوێستە لە بەرامبەر ئەو داگیرکردنی سێ موچەیە و شەریکە دزە یەکگرتوو کۆمەڵ چ دەکەن هاوڕێیان یەکگرتوو مەسەڵەن دەرێم دەمە ئۆپۆزیسیۆن
کۆمەڵ ناتمە ناو پەرلەمان بەرا بڕۆ ناو پەرلەمانیش بەس وەرە قسە بکە جددی بە وەرە کەمپین بکە لەسەر ئەوەیە خۆ پێتان دەکرێت لەو میدیایی لە ماڵی بارزانی بدەن لە مەسرور بدەن راپۆر لەسەر داهات بدەن هاوڕێیان کێشەی ئەوانە لە چدایە ئەوە دەستی مادی بوونە شل و کوتبوونە هیچ ئیرادەیان نمایە ئیرادەیان نمانێ یەکگرتوو کۆمەڵ لاهور کاکەوانیان دەگوت یەک دنیا قسەی بری قەداریان چ ڕۆژەمە بەرناکرد ئەدێستا لە چێنە لە چێنە لۆ دیار نینە لۆ قسە ناکەنە سە قوتی لەوەی خراپتر هەیە خەڵک هەفتا ئەوەندە ڕۆژەیە مەعاشی وەرنەگرتیەوە دیاریش نێدەدرێتە یان نا ئەو هەموو سوکاتێتی هەر ڕۆژێ چیرۆکە و ئەوەیەک دێ من هیچ کێشەم نییە بڕوام کەمزگم بەو خەڵکەی دەسووتی ئەگەر چ مشکلەم هەیە دێم ئەو شەڕی ئەو فرعەونانە لەگەر دار و بەدیوا بە شەڕ دێم هەرچی مەسئولە کاکە لایڤ هەیە بڕوا بکەن سەیەک لایڤی هەوڵی کوشتنمان درایە هەوڵی لێدانمان درایە فشارمان خرایتە سەر و تێمەگەن ئەو من بەس دێم قسە دەکەم تەواو هیچ نییە بەڵام ئەمە دێن دەبەر ئەوەی دەبینی چ سیستەمەک لەو خەڵکەی دەکرێت چ فریودانێک لەو خەڵکە هەیە بۆیە دێن شەڕی هەمووانەتان لە بۆ دەکەین خۆ من کەس ئیجباری نەکردیمە پارەش پێوە ناگرم ئەگەر قوربان ئەگەر لە ماڵوێرانی زیاترم تەحەدا دەکەم خۆ پێویست ناکە ئەوەندەوە برێنەوە بەڕێزان بۆیە هەموو حیزبانە درۆ دەکەن ئەگەر ڕاست دەکەن دەست بە جموجۆڵ دەکەن بڕۆ عەلی باپیر بڕۆ خەڵکیش ئەگە دەنێری ناو پەرلەمان بەس وەرە تەپڵ لێدە وەرە لەسەر ئەوە بکە چێ داهاتی ناوەخۆ نانێری هاوڕێیان شاسوار بێمە سەر شاسواری کە لە هەمووی گرنگترە و دوایین شتیش شاسوار کە وەکو خۆی پێ گەورەترین لۆگۆی ئۆپۆزیسیۆنە دیتان لەو دیدارەی ئەوێ ڕۆژی چەندە هەڵپەرست و ئینتیهازی و یانی وەکو مەعمەلە بوو ئەو بازرگان هەم وەکو مەعمەلەیەک تەرحی دەکرد دڵی کەسی لە خۆی ینی وای فرێدەدا کەس دڵی ئەوە نەبیت ئەڵێت ئێمە ئەگە بزانین ئەو سێ مانگە موچە نادرێ مووقفمان دەوی مووقفەکەی چییە وەڵا دیداریان لەگە هەڵدەپەسێرین یعنی لە گژی گفتوگۆنە ئەوە بەخۆی ئەوە دەکا کێشەنێک بەخۆی ئەگە دەڕوا لە گۆڕانی خراپتر دەبی ئەو دەماوەرەی هەیە دەنگەی هەیە هەمووی لێوەردەگیرێتەوە بڕوا پێکەن هەرچ چوتە ناو دەسەڵات بەس بە ئابڕوو چوونەوە هاتە دەری بەس دەموچاوی ڕەش بووە کەس ئیسفادەی لە چوونە دەسەڵات نەگەدیە بە هەر پێوەرەک چوو بیتن بێگومان بدات هەموو دانش لۆ ڕوو دەکات دەری وەرە بڕۆ وابکە هەموو شتێک ئازادی بەس دەوێ ئەو زە دەتباتە ژۆرێ ئەو زە دەتباتە ژۆرێ هەتکت دەکات بەرحاڵ ئەڵێ ئەگەر نا مووقفمان ئەوەیە وەڵات لە کورەبایە کاچ خۆم ئەتوو دنیای قسەی بری قەدارت کرد ئەتوش لە پادڵی ئەوەتر سێ مانگە موچە نەدرا من متابعی NRT دەکەم خەبەر دەگواستەوە سیفاتی حیزبێکی ئۆپۆزیسیۆنی تێدا نییە ڕاستە خەبەری هەیە بەڵام بڕۆ سیر بکەن من نمونەیەکتان لێرە با پێ بێن لەو ماوانەی ڕابردوو سروە شتی بێخلاقیان لەسەر بڵاو کرد بۆ میدیای سێبەری پارتی شاسوار جوابی لەو پارتی نادبوو شاسوار وایە نا بەخەتی نێچیری بە نێچیروان بارزانی وسکت ئەگەر واز لە خوشکم نەینن ئەمە لە مەلا مستەفای دێمە خوارێ دوو راپۆرتیش پێشکەش کردیان یەک بیان دوو پارتی وازی هینە لەسەر خوشی ئەو شەڕەی دەکا شاسوار لۆ لەسەر موچەی ناکەی یعنی ئەگەر ڕازگۆی لۆ ناچی لە مەسرور بارزانی هەلی تەچێنی خەبەری چ لە بۆ من مەعاشات نەهات دوو ڕۆژ کە دێ ئەوەندە هات داخکورە عیبکەن ئەوە کەی حیزبێکی ئۆپۆزیسیۆنیە خۆ منیش ناڵێم بڕۆ ئەوە بکە بڕۆ هەولێرە خۆ پیشاندان بکە بەجددی چکم دەزانم حەق خۆشی بڵێ وەرە توشوەرە هەرچەندە من هاوڕێیان لە بۆم نییە بڕۆ لە هەموو هەتا لە هەولێر بووم لە سەنگەری پێشەوە بووم لە ئەوروپای کەسم نەدیتێ لە پێشە من بیت بەڵام لەگەڵ ئەوەش حەقە کاچ خۆن خۆ پێت دەکرێ ئەو NRT کە شەقەکت لێ دەدرا کە لە جیای تەپڵ لێدا کەمپینت دەکرد لۆ ئەو کەمپینەی لە دژی موچە ناکەی ئەو خەبەر عیز و سادانە چییە وەکو هەموو هێزەکانی کە نەقڵ دەکەی ئەگەر ئینەیەک لەو شتەدا نەبیت لۆ لە بۆ شەقەک لە خۆت گرتنی خۆت NRT جاری جەنگ دەدات لۆ لە بۆ خوشکت هەڕەشەت لە مەلا مستەفای ڕادەیە خواری لۆ لە بۆ موچەی ناکەی ئەگەر تو ئۆپۆزیسیۆنێکی ڕازگۆی
بەس وانە ڕاز ناکەی تۆش دەتەوێت من ئاوریان لە بە یەکشتمە لە ئێستاکەوە ئەمە غەڵەتمان کرد کۆن دژی نەوشیروان نەبووین ڕەخنەگر بووین دەبی ئەمنمانەوە نیەش نەوەی نوێیان گۆڕان وەچی ئەو خەڵکە هەیە بڕیاریدا ئیتر باسی شاسوار بکرێ لی بدرن نە ئەمنوانی ئەم پێم باشە هەبن نەوەی نوێش کوڕی زۆر جوانی تێدایە زۆر هەڵوێستیان باش بووە دنیایەک جوانیان هەیە بەس ئەمنە لە ئینتخاباتەوە پرسیاری گەورە دروست بووە هاوڕێ من چاودێری NRTیم دەکرد بڕوان پێ بکەن بڕۆ تحەداتان دەکەم ئەگە NRT یەک راپۆرتی لەسەر تەزویر کردبی بڕۆن ئەگەر پانێلەکی کردبی ئەگەر ئەوە بی عینەن خەبەرین ڕووداوی نەقڵ دەکرد عینەن خەبەرین ڕووداوی بە ڕەنگەشکە نەقڵ دەکرد تحەدات دەکەم شاسوار ئەمە چاودێریم دەکرد نەک جگە لەوە زانیاریشمان هەبوو خەبەر ئەوە دەکا بەرئانیا ترشوخەیەکی پێدا دەکاتن دەیگواستەوە وەچی ڕووداو لۆ دەپانێلت نەکرد لەسەر ساختەکاری لۆ دەپانێلت لەو ڕووداوی لەو NRT نەکرد لۆ ئیشت زۆر لەسەر ئەو تەزویرەی نەکرد کە من دەزانم ڕەنگی بڕوا بکە ئەوکەی کرا ئەویش 15 کورسیاندا هەیە کە ڕەنگ بایە بە من ئەگەر ئەو اتفاقە نەکرابایە ڕەنگی 25 کورسی بهینابایە بەس بەخۆی بۆندێ قوبڵ بوو یعنی ڕەنگی خەڵک زۆر چوو دەنجی زڵدی دەسەڵاتدا دەداتە چێ دەداتە ئەوانە بەس قبولی کرد ڕاست ناکە بڕۆن ئەوە NRT خۆستا ئەرشیڤمایە بڕۆ ئەگەر وەکو ڕوودا و خەبەرەکانی نەدەگۆستەوە ڕقەمەکانی ئەولا دەکرد دیارە فیتی ئارامزادە دیارە من دەبینم لە سەموچا لەسەر انتخابات گەمەیەک هەیە نەرمە بە خەفیفی هەندە شت دەکەن لۆ دەوکوتی خەڵک ڕاست ناکەن شاسوار لێرە نەو ئەگلە کە دەڵێم شاسە هاوڕێیان بڕواکە منەوەی نوێ لێ کاکە لە ئێستاکەەوە حزب نییە وەرە پێم برە چییە شاسوەرە تو چی حزب ڕێک کاکە فەرقی فەوزا و ئەوە ئەنارشیست و ئەوە یەک قسەکە تەنزیمی هەبی کاکە بە ویژدان بڵێن ئەو گۆڕانە کورە ئەو پارتیە مەکتەب سیاسیە سەرکردایەتی هەیە لقی هەیە وەنیە کاکە تو ئەوانت نییە باشە دەبی دەستەیەک هەبێ کۆمەڵێک دەم و چاو هەبێ لە بەغدا خوشتی لە ئەوەی بەخۆتی ئێکو دەکرێت و بەس چەپڵەی لۆ لێ دەیان بێدەنگ بی بڵێ چیە وەڵا ئۆپۆزیسیۆنە دژی پارتی وێچێتیە نمونەش کە دروست دەکەی وەچی ئەوانەی شاخ لە دەسەڵات خراپتر بوون کە ئەگەر لە شاخەوە ڕەخنەمان لێ بگرتبوونایە بەنمونە هاتنەوە شار لەوەی خراپترن چ گرنتێکی ئەو تەجروبەی شاسوار لە کوڕەکانی نەوشیروان خراپتر نابی لە ماڵی مەلا مستەفای خراپتر نابی ئەگەر ڕەخنە نەجیێت بۆیە کاتیەوەیە حدودە یعنی گۆڕەنەوەی نوێ چییە موسسەیە حزبە کاکە کەس نییە وەخت خۆی گوتە بێژ جابوو هەشوم بزر بووە من نازانم نایبینم هیچیان نێ هەموو شاسوارە وەرەسە میدیای سێبەر و ئەوەی هاوڕێسە بەس ئەوە دوای شت باسی ئەوی دەکەم تەقەکردنەکەشی دەکەم وەرەسەر ئەوەی هجومی تورکیا ئەمن چاودێری دەکەم دەبەرەوەی خەبەرمان هەیە تەنسیقی هەیە بڕۆن ئەوەتە میدیا خۆ سەردەمی ئەرشیڤە ناتانی برێواوە وەرە بزانە لەو هەژنۆ مانگەی چەند خەبەری دژی تورکیای بووە بڕۆ سەیک چەند کەمپینی دژی تورکیا کردیە لەوەی ڕۆژ ئاوا ئەگەر وەکو هەموو میدیاکانی دنیای خەبەری نەگواستەوە کاچ خۆم زۆر بەڕوونی دیارە تو دەبی ڕەخنەی لێو نوقتەی لێ بگری تەواو لە ئێستاکەوە شاسوار وەرە پێم برێ مووقفت چیە لەسەر تورکیا من نازانم یعنی کو بیگرم نایگرم ینی بەجددیمە تەلەفۆنی نییە لەکرە من نییە زۆرم هەوڵدا سروە جواب ناداتەوە هەتا بچی گفتوگویەکێک بکا کە پێم برێ با یەکەچێک لەو برادە بەرپرسانەیان گوت پێم گوت ڤیدیۆشی ساڵ نیوەک لەمەوبەری سروەی لە بۆ من نردیان نیتیان هەڵوێستیان نییە دژی تورکیا نین ئەو تورکیایی کە لە بنی پێی تا تۆغی سەری زڵدی کووردە یەک گرتوونەوان مووقفی باشترە کە یەک ئیمتداد خەبەر دەگواستەوە کاکە فێڵ لە خەڵک دەکا ئەم پێ دەڵم لەسەر خوشتی چی کرد لەسەر گرتنی خۆی کو کەمپینی کرد لۆ لەسەر ڕۆژ ئاوا کەمپین ناکە ئەو ئەزمونە گەورە کات خۆمە چشەم هەر ئاو کارەبا نییە چشەی گەورەی مەش بەشەکی ئاو کارەبا و ئەوەیە بەشەکی
نەبوونی نیشتیمانە بەشێکی لەو هاوچشە سیاسەیە کە ئایا دەگەین حقوقی کورد تەسبیت دەکرێ یان نا، پشتگیری براکانمان بکەین یان نا. ئیمتیازین بەرتیل دەدەنە تورکیای ئەگە تەنسیقیشیان نەبی کە بڕۆن کاکە بڕۆن دراسە بکەن، دراسە ئەو پەیجانە ببینن. ئەوانەی نییەوە دەڵێن بڕۆن بزانە شێوەی خەبەردارشتنیان چەند خەبەردادنن بە چه ئیتجاهێک دەبن. هاوڕێن دوایین شت شاسوار زۆر یعنی باس لەو برینداربوونی خۆی دەکانی ئەلەوە یعنی من ئەو هاوڕێیانەی لە ئەوروپا ڕەخنە ئەرێ هاوڕێیانە جەریدا لە حزبەکان کرد کە دەگیرێ هەر لەوە دەگیرێتن کە لە دەسەڵات یان ئەوەتە کاتێک ئۆپۆسیۆنیش غەڵەتێک دەکات میدیا لی دەکاتە هەرا هەموو وانەی لە سویدن ئایا لە سویدن بەزێگە حزبی سوڵتە بۆیان ئەوەتە یەک بەیەکی بەرپرسەکان و هەموو خەڵکی تریش دەکەویتە بەرڕەخنە. لەو ڕانگەوە دێم شاسوار درۆ دەکات ئەوە چەند جارە بڵێ ئەمن تیرۆری سیاسی کرایمە. شاسوار بە خۆت باش زانی ڕاست ناکەی ئەوی لە تویدا ڕاستە غەدریەت کرد. یەکێک لەو فەرماندە سەربازیان کۆنانەی یەکێتی بوو بۆ گۆڕان ئێستا بووی تۆ یەکێتی لۆ قومارێ داوای لێ کردی پارەت نەدایە لێی دەی هیچ ڕەبتی بە هەڵوێستی سیاسی نەبوو. تحداشت دەکەم من ئەوە دەڵێ ماڕۆیان بەزانین کە من ئەو ڕۆژە خەبەرەکەی چیری باسم کرد بنەزوتمە من دەقیق نیم لەو خەبەرەی بەس لەوانەیە هەندە سەرچاوە و برادەر هەند دەقیقم لێی لەبەرەوەی دەزانم یعنی لە ناو قوڵایە و شتانن ئەوی لێیدا فەرماندەیەکی گۆڕان بوو 2 ڕۆژ پێشترێ بە ئەو جەماعەتی NRT 2011 چووە بەر NRT 1000 جوونی پێدا بوو بە زۆرم لێ هەندە بەرپرس سەربازی هەن سەرانە وەرەگرن لە خەڵک کاکە سەرانە لە دەوڵەمەندەکان وەردەگرن لە دەیان دەوڵەمەندی سلێمانی هەر بە ئەنتەریات دیتان ئەوەی کە پاڤل لەگەر ئەو کابرایی کە چوو ماڵەکەی لێتەقان سەرانە وەرەگرن ناحەقیە بەس مەیکە موقفی سیاسی هیچ ڕەبتی بە ئەو نەبوو. فەرماندەیەکی من ئێستا ناوەکەی دەڵێن بڕوا بکە بەسە سبەنێ دێ ڕوونکردنەوەکە دەرێ درۆیە ئێ بێگومان ئەرە وڵات چوومە لۆ قومارکردنێ کە زۆر مەشهورە تەسەوەر کە چوو بە بەر NRT 1000 جوونی بە شاسواردا و بە تاقتەنێ 1000 لۆ چێ سەرانەی نەدابووی بەرتیلی نەدابوو پارەی نەدابێت دەچی قومار دەکە 500 ملیۆن دینار داوای لێ کردبوو نەیدابێ ئێچ گولەی لێدا گولەش لێ درە کاک شاسوار عیبە ینی گولە لە ناو سیارە لە تو درایە لە سەکنی لێ درایە لە لاقت دەرچوو ئاخر کو گەیشتە سەقفی سیارەیان ئاسمان بەس پێم برێ برادەران هەموو کەس دەزانێ ینی هەندە شتی ئاخر بەجددی عیبە ئەو شتە ئەگەر ئێستا کە ئەندامەکی مەسەلەن ڤێنستەر پارتی چەپ لێرە ئەو قسەیە بکاتن ئاخر کو ئێسک دەستا خۆ لە بن لاقت لێت نەدرایە لە بن لاقت لێت نەدرایە لە سەکنی خۆ ئەوە تەسویرەکە هەیە لە سەکنی لێ درا بەلاقی ڕاستە ڕۆی چوو بە ئەوەی بەلاقت کردیە لە سەکنی ڕا لێ درایە ئەی خۆ لە بن پێت لێ نەدرایە خۆشنی ئەو قسان دەکەی دوو من دەزانم پێشتر لە 2011 هەوڵی تیرۆرتە بووە من دەزانم ڕاستەکەی کە لە ماڵی نو شیروان بێ ئەم ناوانەی بۆیە پێ دەڵێم ئەو تێنەگە زاریوە هەبووە سیاسی بۆ بەس ڕاست ناکەی ئەو جارێک کە من دەیان شتی توم لەکنە بەس قسەم نەکردی یاڕێیان بڕوا بکە ئێستاش هەموو شتێکی لەسەر باز ناکەم ئەگە دەژێ باز لەوە دەکەم چۆن لە مەرکەزی ئەزمەر کەرتی ئەزمەر 3 بەرپرسی پۆلیس دەرکرایە لەسەر ئەوەی دۆسەی شاسواریان جوڵاندیە تحدای دەکەم ئەگەر ڕاز نەبی تحدای دەکەم ئەو ناڵێمە هیچمان نییە دەبڕۆن بە عەمید ئاسۆ بڵێن ئەو مدیری شوڕتەی سلێمانی برێ مدیری شوڕتەی قوبات پێی گوتی کەس لە بۆی نییە دۆسەی شاسوار بجوڵێنی دەیان شکایەتی لەسەرە 3 ئەفسەر لادرایە نەقل بۆیان نا کاکاوە تا ئەوە عەلی عەلافە چێیە مەحامیەکەی ئەحمەد عەلافە نازەم چییە بڕۆ لێ پرسن ئەوی دژەکەیت بزانە لە کەرتی ئەزمەرە بوو دەزانیت زۆر مزایدە مەکە من نامێ دەیان شتی کەتم لایە لەسەر موچە لەسەر وەزئی ڕۆژاوا تۆ خیانەت لەگە مەبدەئی ئۆپۆزیسیۆن دەکەی لێت ناگەڕێن تەجروبەی نەوشیروان دووبارە بکەیەوە من لەونەوە ئانەم بە کەمپین دەست پێ دەکەم ڕناوەستم یعنی لەسەر حیزبە کەسێک ئیش بکەین یعنی ئیش دەکەین نەک لایڤ کۆم ئەبەوەی بکەم و برێم تەواو من لەو دەنگانە نیم دێم ئیش تەلەفۆن دەکەم کەمپین دەکەم دەیان خەبەر دەکەم من ئەنگۆم پێ باشە بمینێن لە ساعە بن بەس
معنی ئەو نییە هەرچت کرد کەس سەرلەگە نەکاتن بیا ئەنتەرەك یعنی کەس لەبۆ نییە ئەو حەرەکە گەورەی هەیەکایەتی ئێگاچ خۆن کەس نازانی قرار لە چییە بەخۆی بڕیار دەدا ئینتیهازیانەش ئێستا قرار دەدا هیچ ڕوحیەتی ئۆپۆزیسیۆنی لێ نابیندرێ شیمەیە ڕەخنەی لێ بگری گومان من تەحەدای دەکەم شاسوار ئەوەش با تێبگەی ئەگەر یەک پەرلەمانتاری ئەو جارەی دەستی شێشاوە ئینشقاقی کرد ئەگەر وەکو سۆرا عومەر دەرنەکرا هەر ئەوەندە دەڵێم زیاتر لە جاری تر باز دەکەم باشە ئەگەر وەکو سۆرا عومەر ناو پەرلەمان دەرنەکرا تەحەداشی دەکەم هەموو پەیدە سێبەرەکانی ئەگەر ئاگادار نەکرابتەوە دەبی ڕێچکەی NRT بگرن نەچنە سەر تورکیا کاچ خۆمە من ئەو شتانە دەیان لەو شتانێکی قبوڵمان نییە خیانەتیت کە لە ئۆپۆزیسیۆن بکرێ تۆ چی دە 12 ساڵە هاتی مزاهدە ئەمە هەمووانەی بدەدەن خەڵکەکی یەکجار زۆر قوربانی دەدەن ناکرێ هەر یەکێک بێ قوربانی دا برێم ئەمە قوربانی دابنێن ئەویش بچی تەلاعوبی پێ بکە ئەوەی پێ بکە ڕاز ناکەی بەرتی شتێ لە پشتەوە کەوە دەڵێم هاوڕێیان کاچ خۆم بڕۆن لەسەر ڕۆژئاوا و باکوور لەگە تورکیا بڕۆن سەیری میدیای بکە لە سێبەری ئەو مەلیکی هەیە سەردێری هەیە نازانم یەک دۆش کەشی هەیە دەن بڕۆن سەیری NRT بکەم بزانە خەبەری خەفیف ئەوە بڵاو دەکاتەیان ڕۆحیەتی گرنگ کەوە دەڵێم نەوشیروان بەنمونە ئەمر قەبزیرۆ دەرچوو کەمپێنی لەسەر ماڵی بارزانی کرد هەتا بە چۆچی دادان شاسوار بە هەمان شێوەی کرد لەسەر خوشی رێلۆ لەسەر قووتی خەڵک نایکە ئەگەر ئۆپۆزیسیۆنی بەرحاڵ ئەوەندە مزایدەش مەکە بڕوا بکە گەدەی جارش کە ناوەکەی دەدەم بە هەر بێ ڕوونکردنەوە بدا بڵێ ئەمە نیمە باش دەزانی ئەم دەزانم ئەلەویش غەدر لێکرا ئەنی بەس ئەنتەریات دەیان لەو مەسئولە یەکێتی بەتایبەتی لە یەکێتی پارە دەچن لەو دەوڵەمەندانی سلێمانی وەردەگرن بە زۆرم لێ فەرماندەکی سەربازیە هەر نەمانە بۆ یەکێتی قومارچی وەکی خۆی نییە کەوە دەڵێم شاسوار باش دەزانی بۆ فری خەڵک مەدەما پێشووتر گیرای پێش ئەوە بووە لەگەڵتدام بەس ئەو تەقەکردنە هیچ ڕەبتی بە سیاسی نەبووە هاوڕێیان سوپاسان دەکەم بەو کاتێ لەگە منتان سەرف کرد دڵنیا بن لە سەوەزئی ڕۆژاوا دڵخۆش بن هاوچەشەی سیاسی یەکەم جارە دەنی تا ئێستا بەڵام کەس نازانی وەکو سیڤەر و لۆزان کەمال ئاتاتورکێک دروست دەبی یان نە لە دنیای سیاست گرنتی نییە هاوچەشەی ماتماتیک نییە ملیۆن جار کورد دەگەیشتە ئامانجەگە ئەو کەمال ئاتاتورکە نەفرەتیە دروست نەبووایە کەس نازانیانی بەڵام تا ئێستا ئەوەی هەیە ئەو ستراتیزەی ئەمریکا و ئیسرائیل هەیە لە قازانجی کوردە جێی ترس نییە مەترسن بەس بەرزی و نووسمی دەبینن و ئەو هاوچش ئەو گۆڕانکاریانش دەکری هەر لە یەک دوو وڵات ناکری ئەو من پێشتریش ئەگە بێتەوە بیتەن ساڵێک پێشترش باسمان کردیە هەموو ئەو منتیقە دەگرتەوە هاوچێشەی نوێ لە منتیقەی دروست دەکرێت لە قازانجی کوردیشە هەموو دەوڵەتانی کوردیان داگیر کردیە دیتانوە یەک بە دوو یەک بەبەردەکەون عێراق سووریا ئێران ئەو جارەی دادێت دوای ئەوە تورکیا لە من وەک کاتە خۆش